ئاگۆرا دەنگ یەکەم بەرنامەی مۆبایلی تایبەت بە کتێبی دەنجی کوردیە. ئاگۆرا دەنگ بە ستانداردی جیهانی کوالیەتی و سەرجەم خاسیەتە جیهانیەکانی بەرنامەی کتێبی دەنجی بەردەستە بۆ گوێگران و ئاشنایانی کتێبی دەنجی کوردی. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم ئەپلیکیشنە نوێیە میوانداری دکتۆر هێمن شێخ عومەرمان کردووە. دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس. پێشەکی هیوای سەرکەوتنتان بۆ خوازین و دەستخۆشیتان لێەکەین. ئەگەر بکرێت بە کورتی سەرەتای پرۆژەکەم بۆ باس بکەیت. زۆر سپاسانەکەم سلااو لە ئێوە سلااو لە بینەرانتان. ئاگۆرا ڤژن بریتیە لە پلاتفۆرمێکی دیجیتاڵی بە مەبەستی بە جیهانیکردنی کتێبخانەی کوردی. ئێمە زانین کتێبخانەی کوردی زۆر دەوڵەمەند و بەردەوام لە دەوڵەمەند بووندا، بەڵام بەداخەوە تا ئێستا تەکنەلۆجیا لە ڕووی پێشکەوتنی خۆی و لە ڕووی بە جیهانیکردنەوە نەخراوەتە خزمەت کتێبخانەی کوردیەوە. بۆیە ئاگۆرا ڤژن وەکو یەکێک لە بەرهەمەکانیش ئاگۆرا دەنگە هەروەکو ئاماژەت پێ کرد بریتیە لە پلاتفۆرمێک بۆ بە جیهانیکردن و بە دیجیتاڵکردنی کتێبخانەی کوردی. یەکێک لە میدیاکان و یەکێک لە بەرهەمەکانمان کە ئاگۆرا دەنگە تایبەتە بە کتێبی دەنگی کوردی لە ئێستادا کە بەردەستە. بەڵێ کەواتە دکتۆر هێمن پێشتر ئێمە بینیمانە لە سایتەکان تەنانەت لە ڕێی PDF-ەوە بۆ نمونە یان لە ڕێی سوشال میدیاوە بە هەر جۆرە بێت چەند کتێبێکمانە بینی، بەڵام ئەم ئەپلیکیشنە نوێ جیاوازە لەو هەوڵانی پێشوو. قسەکە زۆر تەواو پێم خۆشەکە و پرسیارەت کرد. PDF تەکنەلۆژیای کتێب خوێندنەوە نییە. بەڵێ میژمە بەسم لە هەوڵە سەرەتاییەکان. بەڵێ بەداخەوە هەڵە تێگەیشتن و تێنەگەیشتنی تەواو لە تازەترین تەکنەلۆژیا لە بوارێکی تایبەتیە کە بەکارێت بۆتە هۆی ئەوەی کە زۆر بمان تەجروبەی ناخۆشمان هەبێت لەگەڵ بەکارهێنانی تەکنەلۆژیا. تەکنەلۆژیای کتێبی دەنگی جیاوازە لە یوتیوب بۆ نمونە. تەکنەلۆژیای کتێبی دیجیتاڵی جیاوازە لە PDF بەسمە بووکەوە بۆ بینەران جیاواز لە PDF بۆ نمونە کە لە ڕێی ئەپلیکیشنەوە جۆ لە کتێبی دەنگی ئەگری چەند خاسەتێکی تایە ئەو خاسێتانە جیاوازی ئەکات لە جێگرتن لە کتێبی دەنگی لە ڕێی یوتیوبەوە. بۆ نمونە لە هەر شوێک بوەستی بیری ئەمێنێت کە لە کوێ وەستاویت و ئەتوانی لێەوە دەست پێ بکەیتەوە. بۆ نمونە لە کاتێک ئەتوانی جۆ لە چەند کتێبێک بگریت و ئەو چەند کتێبە هەر کامێکیان هاتیتەوە سەر کتێبەکە وەکو ئەوە خۆ دیاریت کردبێت لە کوێ وەستاوی ئەو لێەوە دەست پێ ئەکاتەوە. بۆ نمونە ئەم ئەپلیکیشنی ئێمە بە هیچ شێوەیەک ڕێکلام و پچڕینی تیانێت تۆ ئەکرێت 5 کاتژمێر 6 کاتژمێر بە بەردەوامی گوێ بگری ببێ ئەوەی دابڕی. بۆ نمونە شەو لە کاتی خەوتن ئەتوانی کات بنیتەوە و بڵێ دوای 20 خولەک خۆی بکوژێتەوە. ئەتوانی دیاری بکەیت و خۆی ئەکوژێتەوە. ژانرەکان بە پێی ژانرا جیا کراوەتەوە. ژانرای مناڵانمان هەیە، کتێبی مناڵانمان هەیە. بۆ نمونە خوێنەری تایبەت و ئەکتەری تایبەت بە درامای مناڵان و بە کتێبی مناڵان ئەیخوێنێتەوە. ژانرای ڕۆمان و چیرۆک خوێنەری تایبەت و ئەکتەری تایبەت بە ڕۆمان و چیرۆک ئەیخوێنێتەوە. بۆیە لە چەند ئاستێک کارمان کردووە بووی باشترین ئەزمون پێشکەشی ئەو کەسانە بکەین کە خولیایی گوێگرتن لە کتێبن و کاتیان نییە بۆ نمونەوەکو جاران دابنیشن و کتێب بخوێنەوە، چونکە کتێبی دەنگی وەڵامێکی مۆدرنە بۆ لایفستایلی مۆدرن، بۆ شێوازی ژیانی ئەمڕۆ کە زۆر بمان کاتمان نایبات ڕەنگە دابنیشین و کتێب بخوێنینەوە. بەڵێ جا من دکتۆر هێمن شتێکم لا دروست بوو هەڵبەت لەگەڵ گەشەسەردنی تەکنەلۆجیا و فراوانبوونی سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی خوێندنەوەی کتێب کەم بووبەوە، بەڵام ئەو هەوڵەی ئێوە جۆرێکە لەوەی کە ئاشبوونەوە یاخود سەر لە نوێ ڕاکێشانی خوێنەرە بۆی کتێب خوێندنەوە لە ڕێی تەکنەلۆژیاوە لە ڕێی ئەپلیکیشنیشی نوێەوە کە کوردیە. بەڵێ دەرحەقوە ئێمە لێرە سێ باڵێن بەرەو پێشچوون ئەبینین. بەرەو پێشچوون یەکەمیان بەکارهێنانی ئەپلیکیشنەکە و لە مۆبایلەکە تا و لە گیرفانی خۆتایە و هەتوانی خۆ دەڵێ کاتەکەی دیاری بکەی. بۆ ئێستادا زیاتر لە 270 کاتژمێر کتێبی ڕکۆرد کراومان هەیە کە لە ستۆدیۆکانی خۆمان ڕکۆرد کراوە لە ئەپلیکیشنەکە بەردەستە. کاتە تۆ 270 کاتژێر کتێبی خوێندراوە لە گیرفانتا لە مۆبایلەکەت هەیە، زیاتر لە 6 بابەتی جۆرا و جۆرمان هەیە وەکو کتێب. کارکردنیش بەردەوامە ڕۆژانە، کارکردنی هەفتانە بابەتی تازەمان هەیە چێتە سەر ئەپلیکیشنەکە. ئەمە خاڵێکم. خاڵی دووەم شێوازی ژیانی ئەمڕۆ زۆر
جار سەرقاڵمان ئەکات و کاتمان تقریبان بە فیڕۆ ئەبات بەدڵنیایی. بۆ نمونە کاتی وەرزشکردن بۆ نمونە کاتی هاتوچۆکردن دەوام بۆ نمونە کاتی خوێندن. دەوام زۆر کەس لەوانەیە کە ئیش ئەەکەنی شوکارەکانیان چ خانمی ماڵەوەی چ کارمەندی کارگەیە کە ئیشەکەی بەس پێویستی بە دەست و بە چاوێتی پێویستی بە گوێ نییە ئەتوانێت لە کاتی ئیشکردنەکەیە سوود لەوە ببینێت و گوێ لە کتێب بگرێ بۆ نمونە ئەمە خاڵی دوم خاڵی سێم خوێندنەوە و دەنگ خۆی ڕۆحێکی تر ئەکا بە بەری دەقدا بەڕاستیەکەی زۆر کتێب هەیە کە بە خوێندنەوە گوێت لێ بوو دواتر زۆر زەحمەتە بچیتەوە سەری و بیخوێنیتەوە کە خۆ بیخوێنیتەوە چونکە وەکو شعرێک وایە کە ئاوازی بۆ ئەندرێەوە کرێ بە گۆرانی بە گۆرانیەکە چەند دووریەکی تر چەند ڕەهندێکی تر وەرەگرێ وەک لەوەی کە تەنها تێکستی شارەکە بێت بۆیە لە چەند لایەنێکەوە ئەم هەوڵە ئەم ئەپلیکیشنە خزمەت بە کتێبخانە و بە کتێبخواز ئەکات ئێمەش بە هیوایەوە کاری لەسەرەکەین. دکتۆر سەرکەوتوو بن من پرسیاری کەم هەبوو بەڵام هاوکارانم سەرقاڵی هەڵبژارنەکانی تورکیان بۆی لێرە ناچارم کۆتایی پێبێنم بە هیوای دیداریشی نوێ و قسەکردنی زیاتر لەسەر ئەپلیکیشنەکە بە دڵنیایی جێدەستان دیارە و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ ئەم هەلا سپاسی پشتگیری و ناسینەوەتانەکەین بەڕاستی جێ شانازی دەسۆشیە. سپاس کاتێک باش.